خێرەی لە ڕوودا و ڕازگۆی لە هەوا. هیوا پرۆگرامێکی هەفتانەی ڕادیۆی زاری کرمانجیە. لە هیوادا خواستەکان، گەشە و توانە شاراوەکان قسە و باسییان لەبارەوە دەکرێت. ڕۆژانی شەممە سۆران سرێشمەیی لە پرۆگرامی هیوا لەگەڵتان دەبێت. میهرەبان بینەران و بیسەرانی رادیۆ و سۆشیال میدیای زاری کرمانجی لە هەرکوێکن سڵاوی ئێمەتان ناڕاستە بێت. خۆشحاڵ و بەختەوەرین لە گەڕێکی تری پرۆگرام هیوا بە یارمەتی هاوکاران تانیاخان و کاکە سیامەند بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. لە گەڕی ئەمجاری پرۆگرامی هیوا باس لە بابەتێکی گرنگ و تیشک دەخەینە سەر یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان و بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ، ئەویش پرسی ڕاگەیاندنەوە هاوتەریمان کردووە لەگەڵ گەنج بە جۆرێک ناونیشانی بابەتەکەمان وا دیاری کردووەکەوە گەنج و ڕاگەیاندن قسەی لەسەر بکرێ. میوانی ئەم زارەی پرۆگرامەکەمان نووسەر و ڕاگەیاندکار کاکە هەژار حەکیم میوانی بەرنامەی هیوایە، ناوبرا و قسە لەسەر پرسی ڕاگەیاندن و گەنج دەکات بە شێوەیەکی گشتی. دیارە لە کۆتایانەش چەند ڕۆژێک پێش ئێستا کتێبێکی دوهەمین کتێبی بڵاو بووە، ئەویش کتێبی مۆبایل جۆرنالیزم بوو و لە چوارچەوەی ئەو گفتوگۆیەکەوە لەگەڵ جنابیان دەکەین. کورتەیەک دەربارەی کتێبەکەش باز دەکات ئاخۆ کتێبەکە چەندە توانویەتی پەنجە بخاتە سەر گرفتەکانی میدیا یا ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی و هەروەها وەڵامی ئەو پرسیارانشی دابێتەوە لە کتێبەکەدا کە لە دنیای ئێستای ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی جێی گرتووە. وەک ئاشکرایەکەوە ڕاگەیاندن لە ئێستادا پێناسەیەکی فراوانتری وەرگرتووە. ئەمەش هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کەەوە لەگەڵ پێشوەچوودی سەردەم و هەروەها هاتنەکایی کۆمەڵێک ئامێری تەکنۆلۆژی جۆرا زۆر بە تایبەتیش ئامێری مۆبایلی زیرە کە وای کردووە بە زۆرێک لە زۆرەکان هەر کەسە و ببێت بە ڕاگەیاندکارێک یاخود با بڵێن دەتوانێت کاری ڕاگەیاندنی پێ بکات. بۆی کەوا سوود لە کاتەکە وەربگرین، من دەستملای میوانەکەم و بە کۆمەڵێک پرسیاری تایبەت بە بواری ڕاگەیاندن و گەنج هەوڵە دەین کە بتوانین لەو ماوەکەوەی کەمەی کە لە بەردەستی ئێمەدایە شن و کەوی ئەم بابەتە بکەین و بە جۆرێک پەنجە بخەینە سەر برینەکان و خزمەتێکی ئەگەر بسووکیش بێت بە بواری ڕاگەیاندن و هەروەها ئەو پرسە گرنگە بکەین. کاکە ژار بەخێر بێ، خۆشحاڵ بوون بە ئامادەبوونت لە ستۆری زاری کرمانجی و بە شێوەیەکی ڕاستەخۆ قسەکردن لەسەر پرسی ڕاگەیاندن و هەروەها بەستنەوەی ئەم پرسە بە گەنج و بە شێوەیەکی گشتی باسکردن لە چوارچێوەی کاری ڕاگەیاندن و میدیا بە شێوەیەکی بەرفراوانتر. بەنای خۆی گەورە و میهرەبان، زۆر سپاس بۆم دەرفەتە. زاری کرمانجی و جارە پەنجەی خستۆتە سەر بوارێک کە لە ئێستادا شێرپەنجەیەکی کوشندێر لەناو کۆمەڵگەدا، بۆیە وروژاندنی و بابەتە جێ دەستخۆشیە بۆیەوە. دەستخۆش دووبارە بەخێر بێ کاکە ژار، بپژێنە سەر پرسیارەکان. گەنج لەکوێی کاری ڕاگەیاندندایە؟ دوای ئەوەی کە ئەندازیار مارتین کۆپەر یەکەم مۆبایلی زیرەک لە ساڵی 1970 داهێنا، مۆتۆرۆلا بوو کە ئەو کات بەو پێشکەوتنە خێرای ئەلکترۆنییان بەو شێوازە نەبوو بەهۆی لاوازی و نەبوونی هێڵەکانی ئینتەرنێت. بەڵام ئێستا کە تۆر جاڵجاڵۆکەی ئینتەرنێت هەموو جیهانی تەنیوە، مۆبایلەکان پێشکەوتنی زۆریان بەخۆیەوە بینی. لە ئێستادا بگرە لە دوایین ڕیسێرچیان لێکۆڵنەوەکان دەڵێن 95 بەکارهێنەرانی مۆبایل ئێستا لە جیهاندا گەنجانن، بۆیە زیاتر ئەو بوارە نێگەتیڤ و یان خەتەریاتێکە لەسەر کۆمەڵگەی هەیە زیاتر لەسەر گەنجان هەیە لەوە کە لە تەمانەکانی دیکەدا. لە ڕاستیدا کاریگەری باش و خراپی هەر ئامێریک و هەر شتێک لە ڕۆژەوی داهێنراندا هەیە، بەڵام وەکو دەزانین کە لە ئێستادا ئەگەر پێشتر گوتبێت کە ڕاگەیاندن چەکێکی دووسەر بێ، بەڵام لە ڕاستیدا ئێستا مۆبایل ئەو چەکە دووسەرەیە کە زۆر مەترسی لەسەر کۆمەڵگا هەیە، بەتایبەت ئەگەر بە خراپی بەکاربهێنرێ. بەهۆی ئەوەی کە وڵاتەکەمان یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرێمی کوردستان و عێراق بەتایبەتی یەکێک بوو لەو وڵات و ناوچانەی کە لە ناکاو ئامێرەکانی تەکنۆلۆژیا و سەتەلایتی پێڕاگەشت کە لە ساڵی
دوای 2023 لە عراق و لە هەرێمی کوردستانیش دەتوانین بڵێن لە پاش ئازادی پرۆسەی عراق لە ساڵی پاش 2023 بەڵام زیاتر لە دوای 2006 و 7 ئامەری زیرەک ینی مۆبایل کەوتە نێو کۆمەڵگا ئەمە ترسێ بوو ئەوەی کە نەبوونی هۆشیاری بۆ ئەوەی کە کاریگەریەکی خراپ لەسەر بەکارهێنەراندا دروست بکە بەهۆی ئەوەی کە شێوازی بەکارهێنانی مۆبایل لەو ڕۆشنبیر و ئاستەدا نەبوو وەک لەوەی کە لە دەوڵەتانی ڕۆژاوا و ئەمریکا و کەنەدا و یان ئوسترالیا پێشوەختە پێشەوەی ئامێرێکیان ئەمرازێک بخەنە بازارەوە پێشوەختە هەڵمەتی هۆشارکردنەوەی بۆ بڵاو دەکەنەوە بەڵام لە کوردستاندا بۆیە ئەم مەترسیە لەسەر گەنج دروست بوو بەڕێزیشان هەستان بەو مەترسیە کردووە بۆیە زیاتر ئەو مەترسیە لەسەر گەنجان هەیە بەڵێ ینی بە پشتبەستن بە وەڵامەکانی جەنابەت سەبارەت بە پرسیارەکەی ئێمە دەتوانین بگەینە ئەو ڕاستی کە گەنج یا مابڵێ ڕاگەیان بە شێوەیەکی گشتی کاریگەری نێرێنی کردوتە سەر گەنج و گەنج نەیتوانیوە تا ئێستا خۆ لەنێو ئەو دنیا و جیهانەی کە پێ گوتە ڕاگەیان ببینێتەوە پێگیری بکات بە بنەماکانی ڕاگەیاندن و جۆرێک لە کاریگەری نێرێنی سەر گەنج دروست کردووە بەڵێ دەتوانین بڵێن کە لە ئێستادا کۆمپلێکسیتی دروست بووە ینی تێکەڵاویەک دروست بووە بۆیە دەتوانین ڕاگەاندن بە مۆڵتیمیدیاش پێناسە بکەین لەبەرەوەی ئاپەکانی مۆبایل و شێواز و جۆری ئامرازەکان کاتەنیا مۆبایل نییە کە دەتوانێت ئامرازی پەیوەندی بەکاربێنێ ئایپادەکانن لاپتۆپەکانن یان کۆمپیوتەری دسکتۆپەکانن و ئەم کاتژمێرە ئێستاش دەتوانێت هەواڵ بگوازێتەوە هەواڵ وەربگرێ هەواڵ بنێرێ بە شێوەیەکی گشتی هەتا ئێرفۆنیش بە هەمان شێوە هەتا قەڵەمیش بۆ تا زیرە کامێرە هەیە دەتوانێت سەوت بگرێت دەتوانێت پەیام بنێرێ پەیام وەربگرێ بە شێوازێکی گشتی ئامرازەکان بەرەو فراوان بوون دەچن هۆشیاریەکە دادەبەزێ و ئامرازەکانیش بەرەو پێشتر دەچن بۆی لەسەدا کۆمپانیەکان کار لەسەرەوە دەکەن کە لە داهاتوودا مۆبایل بە شێوازێک دروست بکەن کە وەکو کاغەزێکی شل وابێ دەتوانی وەکو مەستەڕێک بەدەستەوە بلکێنی ئەمە داهاتووی مۆبایلێک پێ دەڵێن بەڵام مەترسیەکە زیاتر لەوەیە هەروەکو باسم کرد تاوەکو ئێستا لە دەڤەری سۆران دەتوانین بڵێن جگە لەو پانێڵی کە چەند ڕۆژێک پێشێستا لە زانکۆی سۆران کرا کە بە خۆشحاڵیوە سپاسی زانکۆی سۆران دەکەم کە ئەو پێشنیاری بەندیان قبول کرد کە ئەو پانێڵە لەسەر پێشنیاریم بوو لەوانەیە زانکۆی سۆران پێشتر و بەرنامەی هەبوو بێ بەڵام وتم پێویستە خێراتر کار بکەن لەسەرەوەی کە ڕاگەاندن چ مەترسیەکی لەسەر کۆمەلگا هەیە و کۆمەلگا بەرەو کوێ دەبا ئەمە یەک لەو مەترسیانەیە کە ئێستا باسی لەسەر دەکەین بۆیە لەوێدا باس لەوە کرا کە داهاتووی مۆبایل بەرەو کوێ دەچێت کۆمەلگا بەرەو کوێ دەبرێت نەبوونی و هۆشیاریە وا دەکا کە خەڵک بەرەو خۆکوژی و ینی ڕێژەی تاوان بەرز ببێتەوە لێکجیابوونە و ترازانی خێزان و کۆمەلگا زیاتر لێ پەرە بستێنێ ئینتیمای و نیشتیمانی کەم بگرێتەوە بۆیە لەوێدا باس لەو بابەتانە کرا کە پێویستە ڕۆژ بە ڕۆژ ئەم هۆشیاریە زیاتر بێ من ڕخنەیەکی تون دەگرم لە دەسەڵات لەبەرەوەی کە تاوەکو ئێستا هۆشیاریەکی وا لە ئەنجامدانی وەرکشۆپ لە کامپین لە سیمینار تایبەت بە ڕاگەاندن ئەنجام نەداوە خۆشبەختانە زاری کرمانجی یەک لەو قوتابخانە گەورانەیە کە توانیوێتی لەو بەرنامە تایبەتەدا ئەم بابەتە بۆ ڕژێنێ بۆ ئەوەی کۆمەڵگا لەو مەترسیە هۆشیار بکە بێکاری یەکێک لەو هۆکارانەیە کە حکوومەت ئەو کوێستانە نەیتوانیوە کارگەکان وەگەڕ بخە ئیشەڵا لەمە دووە لە کابینی نوێمی حکوومەت یاریمی کوردستان کار لەسەرەوە دەکرێت کە هەڵی زیاتر بۆ گەنجان بەڕەخسێنرێ بەڵام دەبواە زووتر بێ چونکە مەترسیەکان ینی ئێستا جددین بۆیە پێویستە لەمە دووە کامپین و وەرکشۆپ و سیمیناری تایبەت بە بواری ڕاگەاندن و مەترسیەکانی بڵاو بکرێتەوە چونکە لە ڕاستیدا ڕاگەاندن تەنیا بەدەستەوەگرتنی کامێرەیەک و نووسین و یان بەکارهێنانی کیبۆردێک نییە بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریەک بۆیە زیاتر کار لەسەر فیدباکی زانیاری و بڵاوکردنەوەی بابەتەکان بکرێت لە تورکیا ئێستا یاسایەک دەرچووە کە بۆ هەمومان جێ خۆشحاڵیە ڕەنگە هەندێک کەس وا حەز بکە کە ئەمە پێشێلی ئازادی تاکە کەسیە بەڵام پێدەگوترێت یاسای ڕێگری هیچ هاوڵاتیەک ناتوانێت وێنەی شوێنێک ڕووداوێک یان خۆکوشتنێک یان خوێن هەتا دیمەنی ناشیا و بڵاو بکاتەوە کە پێچەوانەی ئاداب و یاساکانی وڵات وڵام پرسیار مەسەر ئەمە دەبوو کاکە هەژار بەڵام ئەم با بڵێن زیرەشی بوونی ئامێری زیرەک و ئەو ئاپە جیاوازانەی کە جەنابەت باست کرد هەڵکەشتێکەکەم لەگەڵ پرسیارێکی تر کە ڕاگەیانی گەنج چییە
ئەوەی کە پێ گوتێت ڕاگەیاندنی گەنج و بەڕاستی ڕاگەاندنی نوێ چیەوە هەروەها ئەو فراوانی یان ئەو زۆری لە زۆری ڕاگەیاندەکان ئەمە سەر لێ شێواوی دروست نەکردو لەیان هاوڵاتیانەوە جۆرێک نیە هەر باست کرد بەڵام بە شێوەیەکی قوڵتر ئەگەر باسی لێوە بکەین ڕێی لەسەر ئەمە چۆرە بەڵێ ئۆنلاین میدیا یان دیجیتال میدیا یان نیو میدیا یان میدیای نوێ بە شێوازێکی زۆر زیادەوەی جیاواز بەکاردێنرێت وەکو باسم کردەوە ڕۆژەکە مۆبایل جۆرنالیزم تازە هاتوتە نێو زارەوە و فەرهەنگی ڕاگەاندنەوە بۆیە دەتوانین بڵێن پشت بە هێڵەکانی ئینتەرنێت دەبەستێ بەبێ ئینتەرنێت دیجیتال میدیا ناتوانێت کار بکە و نیو میدیا یان میدیای نوێ کار لەسەرەوە دەکات کە هەر کەسێک ئازاد بێ ینی دەتوانین بڵێن کە سنووری دیموکراسی بەرەو فراوانتر کردووە دیموکراسیە کە ئەو پەڕی ڕەهایەتی داوەتە کۆمەلگا بە تایبەتی گەنجان چونکە گەنجان لە ئێستادا لە چینی سەرەکین لە پێڕاگەیشتنی زانیاری و بڵاوکردنەوەی زانیاری واتە دەتوانین بڵێن بۆتە سێندەر و ڕیسیڤەر لە هەمان کاتدا فیدباکیش دروست دەکات بۆیە ئەم مەترسیە زیاتر دیسان دەینەوە سەر مەترسیەکە کە وەکو باسمان کرد کە ئازادیەکی ڕەهای هەیە ئازادی ڕەهاش لە هیچ شوێنێکی دنیا نییە بەبێ یاسا بەداخەوە لە هەرێمی کوردستانی ژەتاوەکو ئێستا یاسای پەخشمان نییە چجا بگاتەوەی کە یاسای ئینتەرنێت و سوۆشیال میدیا هەبێ بۆیە زیاتر ئەو بڵاوکردنەوەی ئەو هەواڵانە فڵان کەسێک خۆی کوشت یان لە کاتی سێڵفیگرتن کەسێک لە سەربان بەرز کەوتە خوارەوە کە لە کتێبەکەدا ناوی 4 کەسم هێناوە لە کاتی سێڵفیگرتن و یان لە کاتی بەکارهێنانی سناپچات ئەوانە لە شوێنەکان یان ئۆتۆمبیل خۆی پێدا پێشاوان لە سەربانەکان کەوتە خوارەوە ژیانیان کەوتۆتە مەترسیەوە بۆی دەتوان بڵێن میدیای نوێ چەکێکە یان ئامرازێکە بەدەست کۆمەڵگەوە دەتوان بڵێن چەکێکە بەدەست کۆمەڵگەوە کۆمەڵگای تر و دەوڵەتیشی پێ ئاڕاستە دەکات دەست خۆش کاکەژەر گەنج توانی وەکی کارگەری لەسەر ڕاگەاندندا بنێ یان ئەوە بە پێچەوانەی ڕاستە ئەوە ڕاگەاندنە کاریگەری لەسەر گەنج دروست دەکاوە جۆرێک لە ئاراستەکردنی گەنج بە هەر بارودۆخێکدا بێت بۆ هەر جۆرە با بڵێن مەسەلەیەکی ئاراستەکرا بێت چۆن ئەم بابەتە و لە دێدگای ڕاگەیاندکارێکی وەک جەناب و 2000 دیارە کتێب نووسیوە لەسەر ئەم بابەتە تێڕوان لەسەر ئەم بابەتە چیە ئەخۆ ئەوە گەنجە کارگەری سەر ڕاگەاندانەوە یان ڕاگەاندنە گەنج ئاراستەکە لە ڕاستیدا دەتوانین بڵێن هەردووکە لەبەرەوەی ئەگەر پێشتر فیدباک تەنیا بۆ ئاراستەکردنی پەیامی دەستگایەکی میدیایی بووە چاوەڕێ دەکرا کە چ کاردانەوێک لە ناو کۆمەڵگە دروست دەبێت بەڵام لە ڕاستیدا ئێستا بە هاوڵاتیەکی ئاسایی پیرەمێردێک منداڵێک ئافرەتێک کاتێککە شتێک دەنووسێ یان گرتەیەکی ڤیددیۆیی بە بەڵگە چکە گرتەی ڤیددیۆی خۆی بەڵگەیە دوا دەکات کە کۆمەڵگە بروژێ ینی هەتا سەرۆکی وڵات سەرۆکی کۆمار بێتە سەرخەر لەسەر و بابەتە واتە دەتوانین بڵێن ئێستا دووسەرەیە زیاتر کۆمەڵگە دەتوانێت دەسەڵات ئاراستا بکە بڵێ ئایا ڕاستە ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە یان ئێستاچی چونکە باست کرد کە ئەوەندە ڕاگەاندن ئەوەندە کاریگەری کردوتە سەر دەسەڵات و کۆمەڵگا و تەنانەت پرسە کۆمەڵایەتی و سیاسی و حزبی و تەنانەت سایکۆلۆژیەکانیشانی چیت هەیە سەر سەبارەت بەم پرسیارە کە ئەڵێ ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە یان ئێستا پێناسەیەکی فراوانتی وەرگرتووە ڕۆچۆتە نێو هەموو کایەکانی ژیان و تەنانەت کای سیاسی و حزب و پێشتر باسم ڕەنگە ئەو قسەیە بۆ من بەرپرسیارەتی بێ بەڵام ئەوە بیرڕای هەژارە وەکو شخص وەکو ڕاگەاندکارێک وەکو میدیاکارێک دەتوان بڵێم ئێستا ڕاگەاندن دەسەڵاتی یەکەمە لەبەرەوەی سوۆشیال میدیا بوو یان ئەم کامێرەی ئەم مۆبایلە بوو کە بەپێی شارەزایان سەتا 90 هۆکاری سەرنەکەوتنی دۆناڵد ترامپ لە سەرۆکاتی ئەمریکا بڵاوبوونەوەی ئەو گرتە ڤیددیۆیە بوو کاتێک پۆلیسێک چۆک لەسەر شانی ڕەشپێستێک دادنێت تاوەکو دەخنکێ ئەم کاردانەوە بووە هۆیەوەی کە خۆپێشاندانێکی بەرفراوان لە ڕەشپێستەکان دژی سپێپێستەکان لە ئەمریکا دروست ببێ و ڕەشپێستەکان ئامادە نەبوون کە دەنگ بە سەرۆکاتی ئەمریکا دۆناڵد ترامپ بدەنەوەش بۆ ئەوەی کە سەر نەکەوێت ئەنی بەپش بستن بە قسەکەی جەنابەت کەەوە تا ڕاگەاندن بۆ تۆکاری ئەوەی کەواش دۆناڵد ترامپ یان سەرۆشی
وڵایەتە یەکگرتووەکانی پێشووتری ئەمریکا شکست بێنێت لە بەڵێ ئەوە چەندین لێکۆڵینەوەی کە بڵێ ڕاگەاندن بۆتە دەسەڵات نمونەمان زۆرە لە بەهاری عەرەبی خۆ مۆبایل بوو کە توانێ ئەم شۆڕشە بەرپا بکە گۆڕینی دەسەڵاتەکان ئەمە ئەگەر ڕاگەاندن دەسەڵاتی یەکەم نەبێ زەحمەت دەبێت چییە کەواتە کۆمەڵگا بە بەکارهێنانی مۆبایل کە ئامرازێکی سەرەکیە بە بەکارهێنانی ئاپەکانی سوۆشال میدیا کە بە هەموو ئاپەکانی ڤایبەر و تەلێگرام و بڵێن واتساپە فەیسبووکە تویتەرە ئەمانە هەمووی کاریگەری ینی شێوازێکی هێرشبردننی هەمالایەنی کۆمەڵگا بۆ سەر ئاراستەیەک دەڕوا کە پێدەبدرێت دەسەڵات دەست خۆشبی کاک هەژار ڕاگەاندن بەتایبەت ڕاگەاندنی دوای ڕاپەڕین بۆ هۆکارێک بۆ لێکترازانی زیاتری سیاسی کۆمەڵایەتی حزبی چی بکرێت باشە بۆم پرسە بۆم مەسەلەیە بەپێیەوەی کە هەرێمی کوردستان خاوەن دەسەڵاتی خۆیەتی دوای دامەزراندنی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دوای ساڵی 91 ساڵی 93 یەکەم یاسای ڕۆژنامەنووسیمان لە پەرلەمانی کوردستان دەرچوو بەڵام ئەمە یاسای کاغەزە یاسای چاپی پێ دەڵێن و لە ساڵی 2007 یاسایەکە دیسان هەموار کراوەکە ئەو کات 2007 من خۆم لە پەرلەمان ئامادە بووم قۆناغی یەکەمی بەشی ڕاگەاندنی زانکۆی سەلاحەدین بوو لەوێدا هیچ باس لە یاسای پەخش نەکرا باس لە یاسای ئینتەرنێت و ینی تێلێکۆمینیکیشن نەکرا تەنیا باس لە میدیای کاغەز و تەنیا باس لە میدیای کاغەز دەکات گۆڤارە ڕۆژنامەیە مەسەلەن بڵاو کراوەیە یان پۆستەرە ئەوانە دەکات بۆیە ئەمە وا دەکات کە نەتوانی کۆنتترۆلی کۆمەلگا بکەی لە ئێستادا کە بە شێوازێک پێشکەوتنی بەخۆی و بینی و هەروکو باسمان کردنی منشمان لە سەریناوەکە کۆنتترۆلکردنی زەحمەتە ڕەنگە بە یاسایەک و بە دەیان وەرکشۆپ و سیمینار نەکەوێتە سەر سکەی خۆی بۆیە تەنیا چارەسەرەوە کە یاسا و دیسان یاسا و هۆشیاری تاکە چارەسەر یعنی لە ڕێگەی دەرکردنی یاسایەکی نوێ با بڵێن تعدیلی یاساکە بکرێتەوە و هاوتەریب لەگەڵ ئەمەش زۆرێک لە هۆشیاری لە ڕێگەی وەرکشۆپ و کارەکانی تری جیاوازەوە لە ئەکادیمیەکان ڕۆشنبیریەکان و دوجار تەنانەت ینی میدیا بە شێوەیەکی گشتی ڕۆڵ ببینێت لەسەر ئەمە پرسە کار لەسەرەوە کرا کە ئەنجومەنی باڵای ڕاگەاندن لە کوردستان دروست بکرێت کە کێ ڕۆژنامەنووس بێ کێ مافی هەیە ببێتەوە ڕۆژنامەنووس ئەسڵەن مەرجەکانی بوون بە ڕۆژنامەنووس چین بەڵام خۆ سەدیکا ڕۆژنامەنووسان هەیە و نەخی بیخۆ هەیە لەقەکانی هەن کۆمەڵێک گرفتمان لە نەبوونی یاسایەکەیە گرفتان لە نەبوونی دامەزراوەیەکی بەهێزترە سندیکای ڕۆژنامەنووسان ئەو مۆدیلە ڕاگەاندنی بەڕێوە دەبێت کە پێشتر قەڵەم بەکاردەهێنرا و کاتێک کە کامێرای فیلم بەکاردەهێنرا یا ڕۆژنامە دەردەچوو بەڵام لە ئێستادا عەقڵیەتی کۆمەڵگا و عەقڵیەتی زاناکان لە داهێنان جیاوازە بۆیە پێویستە زۆر گرنگە لە یاسای بۆ نمونە تونند و تیژی ئافرەتان و لە هەموو من پێم وایە لە هەموو یاسایەکانی تر گرنگترە لەبەرەوەی ئەگەر بتوانی کۆنتترۆلی ڕاگەاند بکەی نەک پێشێری ئازادی کۆنتترۆلی ئازادی نا بەڵام سانسۆر پێویستە هەبێت لە هەموو شوێنێکدا سانسۆر نەبێ هەموو کایەکانی کۆمەلگا دەکەوێنە خەتەرەوە ڕاستە کاکە ژار دوو ئاراست وەک دیارە ڕەنگە لە من باشتر پێیت بەو بابەتە بردەبێت دوو ئاراستەی جیاوازی ڕاگەاندن هەیە ئاراستەی دژ و ئاراستەی بەرگری باشتر بڵێم ڕاگەاندنی دەسەڵات و ڕاگەاندنی ئۆپۆزیسیۆن ئێمە لەو نێوەندەدا ڕاگەاندنی سەربەخۆمان نییە بەناو هەیە بەڵام لە پشت ئەم ڕاگەاندنە ئایدۆلۆژیایەک پەیامێکی سیاسی پەیامێکی ڕەنگە هەرێمی دەرەکی هەبێت چەندە گرنگە ئێمە میدیایەکی سەربەخۆمان هەبێت یان ڕاگەاندنێک سەربەخۆمان هەبێت بۆی کار لەسەر پرسە گرنگەکان بکات بەڵێ لە ڕاستیدا من پێم وایە کە لەگەڵ ڕێزم بۆ هەموو برادرانی ئۆپۆزیسیۆن لە ڕاستیدا من پێم وایە کە میدیای ئۆپۆزیسیۆن ئیدی جێگەی نابێتەوە لەبەرەوەی ئێستا خەڵک هۆشیار بووە بەڵام گرنگیشە کە ڕاگەاندنێک دروست ببێ کە سەر بەدەسەڵات بێ بەڵام ڕەخنەگر بێ و ڕەخنە لە پێناوی چارەسەری کێشەکان ڕەخنە لە پێناوی ئەوەی کە خەڵکی تر بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە خۆیان نەکەن بە خاوەنی ئەزمون و دەسەڵات لە هەرێمی کوردستان و خەمخۆری خەڵک لە کاتێکدا کە
ئاراستەکردن و ئاراستەکردنی کۆمەلگا و ڕەخنەگرتن تەنیا بۆ بەڵێ کۆمەلگایە لەلایەن دەوڵەتانی نەحەزی کورد خەڵکێک هان دەدەن بۆ ئەوەی پەیامێکی دژبەر دژی دەسەڵات دژی خەڵک بڵاو بکەنەوە بەناوی کە ئەم میدیایەکی ئۆپۆزیسیۆنە لە ڕاستیدا من لەگەڵەوەم کە حکوومەت خۆی کەناڵێکی نیشتیمانیدا بمەزرێنێ بۆ ئەوەی ساحە بۆ ئەو کەسانە فراهەم نەکا کە ئەم دەرفەتە بۆ خەڵکی تر نەهێڵێتەوە کە بەناوی خەمخۆری و ڕەخنەگرتن و خەمی خەڵک و خەمی کۆمەلگا بێ باس لە بابەتێک بکە کە ئەجندای دەرەکی لە بەڵێ هەستیش ناکێکە لە کەناڵەکانی سەر بەدەسەڵاتیش زۆرێک لە ڕیفۆرم و زۆرێک لە باڵێ زۆرێک لە بڵاوکردنەوەی پەیامی جیاوازتر لە پێشووتر هەیە ئەنی پێشوە چوونێکەیە لە میدیای دەسەڵاتیش تا ئەندازەیەک بۆەوەیکەوە ڕەخنە قبول بکات یان باڵێن پەنجە بخرێتە سەر برینەکان هەستت بەمە کردووە بەبێ مجامەلە دەیڵێم من بزارێک کرمانجی بەیەکێک لە نمونونەکان دەهێنمەوە کە ئەگەر لە ڕووی مادیەوە ینی لە ڕووی مادیەوە دەسەڵات پشتگیری بکە بەڵام دەستگایەکە تا سەر هێزقان ڕەخنە دەگرێ سەر بەخۆی خۆشی پاراستووە من دەستخۆشیان لێ دەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم تەنیا بۆیەوە بە کورتێناوە بۆی بێتە بەڵگێ ئەو وەڵامێک بۆ پرسیارچەند دەستخۆش سەرکەوتوبی کاکە هەژار کاکەژار ڕاگەیاندن چەندە توانیوێتی ئەو پەیامە نیشتیمانی و نەتەوەیانە بگەینێت بە گەنجان بە تایبەتیش بۆ ئەوی کە لایەنی کەم هەستی نیشتیمانی زۆرێک لە خۆشەویستی نیشتیمانی لای گەنج زیاتر پەرە پێ بدات ئێمە ناڵین نییە بەڵام لاواز بووە ئەم لاوازیە چۆن معارەزە بکرێت چۆن بتوانێت ڕاگەیاندن بتوان ینی با بڵێن توانیوێتی ئەو پەیامە نیشتیمانی بدات بە گەنجان یانیش خۆی هۆکارێک بۆ لە پاشە کشە پێکردنی قەزین ینی هەستی نیشتیمانی لای تاک بە شێوەیەکی گشتی و گەنجانش بێتای بەڵێ کاک سۆران من لە کتێبەکەدا باس لە فیک نیوز دەکەم فیک نیوز یەکێکە لەو شێر پەنجانەی کە تووشە ڕاگەاندن بووە تۆ لە ماڵی خۆت دەتوانی بە کامێرایەک چکە ئەپ و بەرنامەی زۆر پێشکەوتوو هەیە دەتوانی هەمان دەنگی من کۆپی بکەی بۆ سەر دەنگێکی تر هەمان فەیس هەمان شکل کەسێکی تر کە لە شوێنی من لێرە دانیشتم تۆ مثلەن کورسیەکەی من بێ شوێنێکی تر لە پەرلەمانە لە شوێنێک قسەیەک بەناوی بکەوی کەەوەمە دەبێت هەوڵگەیەکی سەلمێنەر و حاشا هەڵنەگر لە محکەمەش دەیباتەوە لەبەرەوە ئێستا پێشکەوتنەکان زۆر خێران تەکنۆلۆژیا وا دەکا کە وەکو گوتم فیک نیوز یەک لەو پشتێر پەنجانەیە کە دەتوانێت هەڕەشەیەکی جددی بێ لەسەر دروستکردنی ڕایگشتی ئەمە بۆ نمونەم هێناوە باسی فیک نیوزم کرد لەبەرەوەی ناحەزان بەردەوام هەوڵ لەسەر بڵاو پێکردنی و پابلیشکردنی زانیاری ناڕاستن زانیاری ساختن فیک نیوز بۆ ئەوەی گەنجانمان بەرەو هەڵدێر ببن یان ئینتیمای نەتەوەیان کەم بکەنەوە پەنجە خستنە سەر هەندێک بابەت کە لەوەی کە وڵاتەکەتان جەهەنەمە و ئەوروپا بەهەشتێکە لەسەر زەوی بینیمان کە 3 ساڵ پێش لە پێش پێم وابێ پێش دەستپێکردنی جەنگی ئۆکرانیا رووسیا بوو دیتمان کە خەڵکێکی چەند زۆر بەسەر سنوورەکاندا تێپەڕین ئەمە هاندانی ڕاگەاندن بوو کەوای لە خەڵکەکە کرد کە کۆش بکەن ئەمە یەک لەو مەترسیانە بوو کە پێویستە هەمومان ئەوە بزانین دەبووە حکوومەت لەو کات خەمی ئەوەی هەبووە کە یاسایەکی توندی ڕاگەاندن نەک پێشێرکردنی ئازادی بەڵام دژی ئەو کەسانێکام جۆرە هەواڵانە بڵاو دەکەنەوە کە کۆمەڵگا بەرەو هەڵبۆشانەوە و گەنجان بەرەو دەرەوە و دژی حکوومەت ئاراستە دەکەن سەرکەوتوبی دەگوترێ باشترین کەسەوەی کە بیەوەی خۆی فێرە مادەوانی بکات پێویستە لە کەنارەکانەوە دەست پێ بکات ئینجا بۆ قوڵایی گۆماوەکان یان با بڵێ بۆ قوڵایی دەریا ئەمە بۆ کاری ڕاگەیانیش دروستە کە کەسێک بیەوێ ببێتە ڕاگەیانکار پێویستە لە سەرەتاوە دەست پێ بکات و خۆی فێری ئیتیکە ڕۆژنامەوانی بکات یان با بڵێن بەرەمەکانی ڕاگەاندن بە تەواوەتی ئەزمون بکات ئینجا پەل بە هاوێژێت بۆ کە بچێتە قوڵایی ڕاگەاندن بۆچی ئەم پرسیارم کرد لەبەرەوەی کە دەگوتری ئەوانی بەشی ئەو گەنجانی ئێستا دەستیان داوەتە کاری ڕۆژنامەوانی لێی نازانن وەکو زانستی ڕاگەاندن شارەزایەکی ئەو تویان لێ نییە بەڵکو جۆرێکە لە لاسایکردنەوە و تەقلیدی ڕاگەیانکاری پێشتری خۆیان ئەەکەنەوە بۆ ئەوەی بە خەڵکمان ئێمەش ڕۆژنامە نووسیت بەڕاستیشم بۆتە مۆدێلێک کاکەژار قسە لەسەرم بابەتە چییە؟ بەڵێ
ئەگەر پێشتر لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەو برادرانی کە خزمەتێکی زۆریان لە بواری ڕاگەاندن کردووە چکە زروفەکە وا بووە خوێندەواری یان پسپۆڕی بەو شێوازە نەبووەکە لە ئێستادا هەیە زۆر گرنگە کە کەسێک کە بیاوێ ببێت بە ڕۆژنامە و سەرەتا بچێت لە بەشەکانی پەیمانگا و کۆلێژەکانی ڕاگەاندن بخوێنێ بۆ ئەوەی هیچ نەبێت تەنیا فێری ئەتەکێت و بەرپرسیارەتی ڕاگەاندن ببێ بە فێری ئەخلاقی کاری ڕاگەاندن بێ ئەوێ ڕۆژە لە زانکۆی سۆران لە پانێڵەکەدا باسمان لەوە کرد کە هەریەکە و بە جۆرێک پێناسەی پرۆفشنالیزم لە جۆرنالیزم کرد من تەنیا بە یەک ڕستە پێم ڕاگەاندن کە پرۆفشنالیزم لە ڕاگەاندن لە جۆرنالیزم بریتە لە ئەخلاق ئەگەر ئیتیک لە کاری ڕاگەاندان دەبێت چەند کەسێکی لێ هاتوو قەڵەمێکی بەهێزتر بەڵام ئەگەر ئەخلاقی کاری ڕۆژنامانی تێدا نەبێ بە ڕاگەاندکارێکی پرۆفشنالیدان نازانم بۆیە زۆر گرنگە کە ڕۆژنامەنووسێک کە بێ لە بریەوەی کە هەواڵێک وڵاو بکاتەوە کە کەم و کورتی هەبێ و شارەزایی لە مەترسی و لانی پۆزتیڤی هەواڵەکەی نەبێ بچێت لە بەشەکانی ڕاگەاندن بخوێنێ یان هیچ نەبێت دەکتێب لەسەر ڕاگەاندن بخوێنێت بۆ ئەوەی شارەزای لە بوارەکە یانیش پێشدار بێت لە خۆلی ڕۆژنامەنووسی بەڵام بۆ ماوەیەکی درێژ بۆی کە بتوانێت لایەنی کەم زانیاری لەسەر زانستی ڕۆژنامەنووسی هەبێت بێگومان خولەکانی شتێک لەو ئەمرازانن کە دەتوانێت ڕۆکە ڕاگەاندکاری زۆر بەهێز و بەتوانە پێ بگەینێ و وەکو دەڵێن کە ڕاهێنان یان پراکتیک ئیکسپیریەنس وا دەکا کە ڕۆژنامەنووسێکی چالاک بێتە بەرهەم بەڵێ کاکەژار وەک ڕۆشنە مرۆڤ ئامێر نییە بۆ ئەوەی کە بتوانی وەکو کەلوپەل بەکاری بهێنیان بەشەکانی لەسەر یەک پارچەکان یەک جیاواز بکەیەوە و تەشخیصی با بڵێن کەم و کورتەکەیان گرفتەکەی بۆ بکەی بۆ کەوە چاشی بکەیەوە بەڵکو مرۆڤ پێکاتەیەکە پێک هاتووە لە بەشی فیزیایی و بایۆلۆژیەکەی و دوازار ڕۆح و ئیتر فکر و ئەمانە ڕاگەانی کوردی چەندە کاری لەسەر لایەنی فکری کردووە بۆیکەوە گەنجان بەو ئاراستەیان بەلاڕێدا نەبرێت یان خەڵک نێ سواری سەر شەپۆڵی ناڕەزایەتەکانیان ببێت یان هەر جۆرە تێڕوانیەکی تری نەرێنی بەرامبەر بەگەز دروست نەبێت ڕاگەانی کوردی ئەمەی کردووە یانش ئەگەر کردوی بەڕێژەی کەم کردووە چی بکرێت بۆ یەکەوە زیاتر لەسەرم پرسەیش بکە زان یەک شت پێڵێم کاک سۆران زۆر بەداخەوە ڕخنەیەکی تون لە ڕاگەاندنی کوردی دەگرم لەبەرەوەی کە هەمویان نا بەڵام بەشێکیان بابەتی وا بڵاو دەکەنەوە کە بڕواتە بێ بە میزاجی هەواڵە بڵاو دەکەنەوە خەڵک بە شتێکەوە سەرقاڵ دەکەن کە ئەسڵ و ئەساسی ڕاگەاندنی پێوە دیار نییە یانی ئەسڵەن دوورە لە بنەماکانی کاری ڕاگەاندن خوا سەرقاڵکردنی خەڵک بەوەی کە فلان سەرکردە ژنی چوارەم و سێمی هێنا یان سەرقاڵکردنی خەڵک بەوەی کە زاوایەک پەلاماری ماڵە خەزورانی دەدا ینی بابەتی وا دەبروژێندرێ زۆر بەداخەوم کە دوورە لە ئەخلاق و دابوونەریتی کوردەواریش کاکە ژاروت باسی کۆنتڕۆلکردنی ڕاگەیاندنت کرد یان کۆنتڕۆلکردنی کاری میدیایی کرد ئەگەر ئەم کۆنتڕۆلە هەبێت ئەم کۆنتڕۆلکردنە هەبێت لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حکوومەتەوە لەلایەن ڕێکخراوەکانی تری پێویست بم بوارەوە حەز دەکەی کە پێت وایە کە ڕێک زۆرێک لە چارەسەر بۆی کە ئێمە لەو گرفت و لەو کێشانە دوور بکەوینەوە بێگومان لەو بڕواایە دەم ئەگەر عاتیفە لە نووسینی یاساکە و دانانی ئەنجومەنی ڕاگەاندندا نەکرێ ینی عاتیفەی تێدا بەکارهێنرێ بەڵام بەو مەفهومەی ناکە ئازادی تاکو کۆمەڵگا بەرتەسەک بکرێت یاسایەکی ڕێکوپێک کە دوور ینی زۆر بە کورتی هەر بابەتێک پێچەوانی دابوونەریتی کوردەواری بێ بەدەغێ بڵاو بکرێت و یاساکەشی ئەوەیە من کەسێکی یاسا ناس نیم بەڵام تێدەگەم دەزانم کە هەر کەسێک یاسای کاری ڕۆژنامەوانی یاساکانی تر بخوێنێتەوە تێدەگا کە مەبەست لە یاساکە چییە ینی یاسای پێشووتریش ئەوەی ئێستا کاری پێدەکرێت یاسا بەرکاری ئێستای کاری ڕۆژنامەنووسی پێم وایە ناتوانێت ئەم بۆشاوم گاپە پڕ بکاتەوە کە ئێستا دروست بووە وە لە ئێستاشدا مەسەڵەن ئێستا دەبینین خۆ ئامرازی تەکنۆلۆژیکەڵ توول گۆڕدراوە بۆ سۆشیال توول ئەمە یەک لەومەتر سێ و بەڵگانەیە بڵێ کاکە ژار من بۆیە ئەو پرسم پاژڕان بۆی کە بڵێم ئێستا هەموو کاری ڕاگەان بۆ کەوتۆ دەسەرەوەی داخۆ چەندە ڤیوەرسی هەیە یان چەندە بینەری هەیە بۆی کەوا بینەری خۆم زیاد بکەم دێم دیمەنێکی جیاواز ئەوەی تۆ باست کرد کە ئەخر ئەوەیە ینی وا تێدەگەن کە کاری ڕاگەان بکەن ئەمرازێک
بۆ ئەوەی لە کاری بزنسدا بەکاربێنن خۆ ئەم شێوازە سەردەیر و ئەم زمانە ستایلە نووسینە بۆ ئەوەیە کە لایک و کۆمنت کۆ بکرێتەوە لایک و کۆمنت بۆچی کۆ بکرێتەوە بەهۆی پارەوە دەست بێ چکە حسابی فەیسبوک و ئینستاگرام و ئەنە حسابی بانکیان هەیە چەند لایک و کۆمنت بۆ بێت ئەوەندە پارە دەخرێتە حسابەکەت بۆیە پێم وایە کە ئێستا ڕاگەاندنی کوردی هەمویان ناو دیسان دەڵێمەوە بەشێکیان ڕاگەاندن بۆکو ئامرازێک بەکاردێنن بۆ بەدەستێنانی پارە و لایک و کۆمنت ئەمەش مەترسی لەسەر بێگومان کۆمەڵگا لەسەر گەنج لەسەر هەموو لایەنەکانی ژیان دروستەکە کاکەژار من مەترسی نەبوونی نەزانینی کاری ڕاگەاندنمان باس کرد و بە زۆرێک گرفتەکانمان باس لێوە کرد و هاتین باسی چارەسەر و زۆرێک لە معارەزەکردنی و بابەتەشمان کرد وەک بڵێم ئەم بابەتە با بڵێن ئاوی ینی هەویرێکە ئاوی زۆر هەڵدەگرێت ڕەنگە بە نیو کاژمێرێکە من نتوانین ئەم بابەتە بە تەواوەتی قسەی لەسەر بکەین بەڵام لەبەرەوە ئەگەر ئازیێت نەبێ و کتێبم پێ بدەیت ئەم کتێبەت مۆبایل جۆرنالیزم چەند ڕۆژێک پێش ئێستا کەوتوتە بەر دیدی خوێنەران هەر خودی ئەو ناونیشانە کە هەڵبژێدراوە وەک بڵێ هاوکاتە لەگەڵ ئەو بەرنامەی ئێمە و جۆرێکە لە تێڵکێشی ئەگەر کورتێک لەسەرم کتێبە لە ناوڕۆشم کتێبە باز بکەی سوپاست دەکەین بەر لەوەی بێمە سەر بە ئەو بابەتە مۆبایل جۆرنالیزم جیاوازە لەگەڵ سیتیزم جۆرنالیزمیان ڕۆژنامەوانی هاوڵاتی کەسێکە لەسەر جادای سەر شۆستەیەک مۆبایل بەکاردێنێ مە ڕۆژنامەنووس نییە بەڵام هاتووم ئەو بابەتە و گرفتانەشم تێدا باس کردوون کە مەترسین بۆ سەرداهاتووی کۆمەڵگە و کاری ڕۆژنامەوانیش پرسیارێک هەیە ئێستا دەڵێ is the future of journalism bleak ئایا داهاتووی کاری ڕۆژنامەوانی بەرەو تاریکی دەڕوا من دەڵێم بەڵێ بەرەو تاریکی دەڕوا لەبەرەوەی کە نەبوونی بربەستەکان نەبوونی سانسۆروا دەکە کە داهاتووی کاری ڕۆژنامەنووسێک بەرەو لە ناوچوون بچێت دانانی پاوەڕەکانی مۆبایل لە هەرێمی کوردستان BTS هیچ پێوەرێک نییە بۆ ئەوەی کە لە کاتی نووسینی کتێبەکەم خۆ سەردانی هەموو ئەو شوێنانەشم کردووە کە پەنجم خستوونە سەر چوومە وەزارەتی گواستنەوە گەیاندن قسم لەگەڵ ئەندازیار ئەو ئەندازیارە کرد کە ئیجازەی تاوەرەکانی مۆبایل دەدا خۆ کفرە زۆر مەترسیە هەر لەم شەقامی حەریقا شەقامی کاوی پێ دەڵێن دەیان تاوەری مۆبایل دانراون کە هیچ پەیوەرێکی زانستیان تێدا نییە ئەسڵەن هێڵی سوورە تاوەر لەسەر ماڵان دابدرێ لە کاتێکدا کە پێویستە بەلای کەم 100 متر لە ماڵان دوور بێ بە تایبەتی لە قوتابخانەکان چونکە شەپۆلەکە زیاتر کار لە منداڵان دەکات بۆی ئەمە ئەم گرفتی ئەم نەخۆشی و شێرپەنجەیە بۆچی زیاد بووە لە هەرێمی کوردستان هەمووی شەپۆلەکان مگوناتسیان کاولە ئەنجامی پەخشکردن و بڵاوپێکردنی ئەم بەڵێ بەدواداچوونم بۆ کردووە خێرایی دڵ زیاد دەکات کانسەر یان شێرپەنجە زیاد دەکات و زووت و ڕەبوون پەیدا دەکات کەمخەوی پەیدا دەکات لێدانی خێرای لێدانی دڵ زیاد دەکات و قەڵەوی زیاد دەکات شەکرە زیاد دەکات هەموو گرفتانە کە دوواجە حکوومەت خۆی لێ بەرپرسیارە و دیسان پێویستیان بە داو و دەرمان و سەمەخەمێکی ترە بۆ خودی حکوومەتی دەست خۆشکاکەژار وڵاویستم دوا قسەت وەربگرێت هەرچەندە هەش خولێک لە کاتی بەرنامە کە تێپەڕی وە بەڵام پێشتر باسمان کرد بوو کە ئەم بابەتە زۆر قسە و باسە دەگرێت بۆ ئەگەر دوا قسە بزار بەسەر پرسە لەسەر بابەتە وڵا پێشەوەی دوا قسەم کەم بە ئەوەش زیاد بکەین لە ئێستادا سەیری ئامارەکان بکە لە بەکارهێنەرانی مۆبایل لە ساڵی 2006 ملیار 6.5 ملیار بەکارهێنەر هەبووە ئێستا 2022 66 ملیار و 466 ملیار کەس لە ئەفۆن ببوورە بلیۆن 6 بلیۆن بەکارهێنەری مۆبایلی زیرەک لە جیهاندا هەیە پێشبینی دەکرێت کە بۆ ساڵی 2025 ژمارەی بەکارهێنەرانی سمارتفۆن یان مۆبایلی زیرەک بگاتە 7 بلیۆن بەکارهێنەر ئەمە یەک لەو مەترسیانە ئەگەر باس لە کتێبەکە بکەم زۆر بە کورتی لە 4 بەش پێکاتوە زانیاری زۆر وردی تێدایە هەرچەندە دەبێ خەڵک تەقیمی ئەم کارە بکە کە زیاتر لە 2 ساڵی پێ خەریک بووم هەر لەو کاتێک کە کۆرۆنا ڤایرۆس لە جیهاندا بڵاوبووە ئاوتبرێکیان قەدەقی هاتووە ڕاگەندرە مۆبایل بوو یەکە ئەمڕازە سەرەکیانی کە بەدەست هەموو کەسێکەوە بوو تاکە ئەمڕاز بۆ ئەوەی کاری ڕۆژنامەوانی یان بۆ پەیامێر ئاسان بکە بەکارهێنانی مۆبایل بوو
مۆبایل کیت یان مۆبایل ئەکوپمنت پێداویستەکانی مۆبایل بۆ فڕیات ڕستێکی باش بۆ ئەوەی خێرایی ڕاگەاندن بەرەو زیاتر بە بەتایبەتی لە پەخشی ڕاستە خۆی فەیسبوک تویتەر و ئینستاگرام و لە یوتیوبیش لە دوای ساڵی لە 2000 تاوەکو 2007 سیستەمی ڕاستەوخۆ یا لایڤ برۆدکاست لەم ئەپانە زیاد بووە وهروەها باس لە بە شێوازی مەدانی باس لە ئەزمموی و ڕۆژنامە نووسانش دەکە کە مۆبایلان بۆ کاری ڕۆژنامەی بەکارێنەوە لە 315 لا پەڕا پێکاتەوە لە 105 سەرچاوی تێدا بەکارێتەوە دوای موتەشمەوەیە کە هیوادارم کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور بارزانی خەمی گەورەیەوەی ئەوەی پێکە یاسایەک پسپۆرانی کاری ڕاگەیاندن ئاراستە بکە ڕیان بسپێرێ بۆ ئەوەی یاسایەکی باشتر لەوەی کە هەیە بۆ کاری ڕۆژنامەوانی دابنرێت بە تایبەتی یاسای پەخش و یاسای سوۆشال میدیا دیسان بە هاوڵاتیان ڕادەگەێنم کامە پێشلکردنی ئازادی نییە چونکە هیچ کەسێک ناتوانێت ئازادی لەم سەردەمەی ئێستا پێشل بکە لە ئێراندا دەبینین کە ئێستا زۆر جار کە سویچی ئینتەرنێتەکان دەکوژێنرێنەوە بەڵام ڕێگای تر هەیە بۆ ئەوەی دەنگ و سەدای خۆیان بە جیهان بگەینن و هیواداریشم کە گەنجان بزانن کە مۆبایل چەکێکی زۆر مەترسیدارە بەدەستیانەوە زانین ینی زانی لە بەکارهێنانەکەیە نەکتوانە لە کڕینەکەی هیوادارم کە کۆمەلگاکەمان لەوە هوشیار بێ کە مۆبایل چۆن بەکار بهێنێ بە تایبەتی لە بڵاوکردنەوەی پامەنەتەوەیەکان ڕابردووی خۆیان لە بیر نەکەن بە تایبەتی ئەو خەبات و تێکۆشانەی کە لە ساڵانی ڕابردوو بۆ ئەم خاکە و ئەم گەلە کراوە مەکەونە مەبنە خۆراکی هەواڵی دەوڵەتانی ناحەزی کورد کە هەموو هەوڵیانەوەی کە گەنجان و لاوانمان بەرەو لە ناوچوون و ئاراستەیەک ببن کە بەرەو تاریکیە دەستخۆش سەرکەوتوی دووبارە بەخێر مادوومان کردی کە لە ستۆدیو زاری کرمانجی ئامادە بووی بە شوەیەکی ڕاستەخۆ قسەت لەسەر پرسی گەنج و میدیا یان با بڵێن گەنج و ڕاگەیاندن کرد بێگومان ڕاگەاندن ئێستا بۆتە لانی هاوتەریب لەگەڵ دیوە باشەکەی بەڵام بە دیوێکتر بۆتە پەتایەکی کوشندا و کێشەی کۆمەڵایەتی جیابوونەوە کێشەی خێزانی تەنانەت مەترسی لەسەر پرسی نەتەوەی و نیشتمانیشی دروست کردووە بۆی هیوادارین کەواتوانی بێتمان پەنجە بخەنە سەربرینەکان و تۆرێک لە قسە و باسی گرنگمان کرد لەسەر ئەم بابەتە بینەران و بیسەرانی رادیۆ سۆشیال میدیا زاری کرمانجی هیوامان پێشکەشکردن تا دیدارێکی تر و میوانێکی تر و بابەتێک و باسێکی تر بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ و کوردستانیش هەراوە